خولی بێچۆشێرانی شاری سلێمانی و دەوروبەری کۆتایی هات بە سەرپەرشتی یەکێتی تۆپی پێی سلێمانی. ماوەی 2 مانگە خولی بێچۆشێرانی شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە 12 تیب بە 2 کۆمەڵە ڕکابەری تێدا دەکەن لە هەر کۆمەڵەیەک 6 تیب یاری دەکرد. ئەم خولە بە سەرپەرشتی یەکێتی تۆپی سلێمانی کرایەوە ماوەی 2 مانگی خایان بۆ تیپی بەچۆشێرانی یانەکانی بڵێن سەرتاسەری سلێمانی و 12یانە بەشدار بوو. ماوەی 2 مانگی خایان و ئەم ڕۆژیاری کۆتایی بوو. سەرنجام و لە یاری کۆتاییدا هەردوو تیپی بێچۆشێرانی نەورۆز و پێشمەرگی سلێمانی یاریان کرد. جێمی یەکەم بە خاوێنی و بەبێ گۆڵ تۆمارکردن کۆتایی هات. جێمی دووەم بێچۆشێرەکانی نەورۆز 2 گۆڵی یەک لە دواییەکیان تۆمار کرد. یاریەکە بەو 2 گۆڵە تەواو بوو. بێچۆشێرانی نەورۆز بوونە پاڵەوانی ئەم ساڵی خولەکە. یانی نەورۆز سپاس بەخوا ئێمەم تەشکیلە پێش دەورەکە سابتمان کرد کە پێشتر یانی نەورۆز پێشوەشێرانی نەبوو. سپاس بەخوا بە هەوڵ و ماندووبنی کۆمەڵی ڕاهێنەر کە یارمەتیانە و پاشان یاریزانەکان کە توانیمان ئەمڕۆ بگەنە یاری کۆتایی. لە ئەوڵی یاریەکە تمۆحیەوەمانە بوو کە بگەنە یاری کۆتایی بەڕاستی دڵسۆزانە یاریانە کرد. سپاس بخوام بۆ توانیمان کە پلی یەکەم بەدەست بێنین. هەستێکی زۆر خۆشە خولێکی سەرکەوتووشە. سپاس بۆ یەکێتی تۆپی عێراق لقی سلێمانی بۆ کاکزاید کە ئەو دەورەیە کردەوە. سپاسی کاک بابانی شەکەین کە توانی لە ماوەی تەنها 2 هەفتەیە ئەو تەشکیلەیە دروست کات و ببینە پاڵەوانی سلێمانی. بە سپاسی خواشەکەین کە یەکەم هۆکارە لە پشتمان. سپاسیش بە کاگەی بۆم دەڕی بە گۆڵچیەکان. لەسەر یاریگای دووەمی سلێمانی خولی بێچۆشێرانی یانەکانی شاری سلێمانی و دەوروبەری سەرکەوتوانە بە پاڵەوانبوونی یانەی نەورۆز کۆتایی هات. وابڕیارە دوا بە دوای ئەمەش خولی لاوان لە لایەن یەکێتی تۆپی پێی سلێمانیەوە بکرێتەوە و یاریەکانی بەڕێوە بچێت. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی